لەوانەی دووەمدا باس لە پشتبوونی ژینگە دەکەین. پیسبوونی ژینگە لە سەرەتادا بزانین پیسبوونی ژینگە چیە. پیسبوونی ژینگە بریتیە لە فرەدانی پاژماوە و پاشەڕۆ تێکدانی پاکی و جوانی ژینگە. مرۆڤ لەو کاتەوەی دروست بووە لەسەر زەوی دەستی کردو بە پیسکردنی ژینگە. بەڵام لەگەڵەوەی کە مرۆڤ دەستی کردووە بە پیسبوونی ژینگە، پیسبوونی ژینگە تەنها لە ئەنجامی چالاکیەکانی مرۆڤ نیە، بەڵکو سەرچاوی سروشتیشەیە کەوای کردووە ژینگە پیس ببێت. یەکێک لەمانە خۆڵبارین یەکێکە لە هۆکارەکانی پیسبوونی ژینگە کە کاریگەری دەکاتە سەر تەندروستی مرۆڤ و کەپکردنەوە و گەشەی وەستاندنی گەشەی ڕووەکەکان و کاریگەریەکی بەرچاوی دەبێت لەسەر پیسبوونی ژینگەدا. و ئەمەشیان دەبینین ئەلە وێنەشیاندا ئەوە جوانی و پاکی ژینگە نیشاندا بەر لەوەی دەستی مرۆڤی بگاتەوە سەرچاوی سروشتی وانە خوازرا و کە لێستادا بەرچاو هەیە تێدا ڕوودابێت. و لێرەشیاندا دەبینینەوە بە پێچەوانە ئەو هۆکارانەی تێدا ڕوویداوە و وای کردووە کە جوانی و پاکی ژینگە تێبدات. ئەلێرەشیاندا دەبینین ئەوە هۆکارێکی مرۆیە هاوشانی هۆکاری سروشتی، بەڵام هەمیشە هۆکارە مرۆییەکان زاڵن بۆ پیسکردنی ژینگە. ئەلێرەدا دەبینین ئەوە بەهۆی دیاریکردن و هەڵکاندنی ئەو کانە نەوتیان و بیرە نەوتانە هۆی کارێکە بۆ هۆکارەکانی پیسبوونی ژینگە و بەتایبەت ناوچەکانی دەوروبەری ئەو کارگە پیشەسازی گەورەیان لێدا دەمەزرێت. کاتێک چی لە بەرزایەکەوە سەیری ئەو ناوچانە بکەیت دەبینین ناوچەیەکە تەمیەک و لێڵیەکی زۆر بەسەر شاراوکەوە بۆ هۆکارێکەوە لە هۆکارەکانی پیسبوونی شارەکان کە کاریگەری تەندروستی خراپ لەسەر مرۆڤ و بوونەوەرەکان دروست دەکات. ڕژێمی ژینگەیمان هەیە بریتیە لە بوارەکانی پیسبوونی ژینگە و ڕەگەزەکانی. گرنگترین پێکەنەرەکانی ژینگەش لەوانەیە تووشی پیسبوون ببن. سێ پێکەنەری سەرەکی باس دەکەین. پیسبوونی ژینگە زۆر جۆری هەیە. پیسبوونمان هەیە لە دوای پیسبوونی ئاو خاک و هەوا، پیسبوونی بایۆلۆژیمان هەیە، پیسبوونی کیمیاییمان هەیە، پیسبوونی دەرمانمان هەیە، پیسبوونی ژاوەژاومان هەیە، پیسبوون بە بینونمان هەیە. هەرێکی لەو جۆرە پیسبوونانە کاریگەریەکی فیسیۆلۆجی و دەرونی لەسەر مرۆڤ و دروست دەکات، کاریگەری لەسەر وەستاندن و گەشەکردنی ڕۆکەکان و گیانلەبەرەکان دروست دەکات. بۆیە باز لە سێ پێکەنەری سەرەکی دەکەین کە تووشی پیسبوون دەبن. یەکێک لەو پێکەنەرانە پێکەنەرەکانی هەوایە و هەوا تووشی پیسبوون دەبێت لە ڕێگەی ئەو کارگە و ئەو دامەزراندنی ئەو پرۆژە پیشەسازیانەی کە لە ناوچەیەکدا دەمەزرێت، لە ناو یەکەیەکی نیشتەجێبوون، لە ناو یەکەیەکی هاواکاریدا دەمەزرێت، کاریگەری دەکاتە سەر پیسبوونی هەوا. پیسبوونی خاکمانەیە، خاکیش پیسبوونی ئاومان هەیە لە دوایە و پیسبوونی ئاویش لە ڕێگەی ناو دەریاکانەوە پیس دەبێت، لە ڕێگەی فرەدانی پاشەڕۆی ناوچە پیشەسازیەکانەوە مادەڕەقانەی هەڵی دەدەن ناواوەکانەوە. لێرەدا دەبینینەوە ناوچەیە کە کاتێک کەشتێک سوتەمەنی گواستۆتەوە بەناو ئەو ناوچە ئاویەدا دەبینین تووشی پیسبوونی کردووە. پیسبوونی خاکیشمانەیە، خاکیش تووشی پیسبوون دەبێت، تووشی بێپێزی دەبێت، تووشی ئەوە دەبێت کە مادەکەی بە پێزیەکەی ئەندامیەکەی کانزاکە تێدا کەم بێتەوە، تێدا تووشی کەمهێزی ببێت. لە سەرەتاشدا باز لە پیسبوونی پێکەنەرەکانی هەوا دەکەین. پیسبوونی هەوا بۆ خۆی بریتیە لە گۆڕانی ڕێژەی پێکاتنی بەرگی گازی بە جۆرێک کە زیان بگەێنێت بە مرۆڤ و بوونەوەرانی دیکە و ڕەگەزەکانی ژینگە. یاخود هەوا پیس دەبێت کاتێک مادەیەکی نامۆ دەخرێتە ناو هەواوە و شێوەیەکی گشتی هەوا لەگەڵی گاز پێک دێت. نایترۆجین لە 178 پێک دێنەوە، ئۆکسجین لە 121 پێک دێنەوە، دوانە ئۆکسیدی کاربۆن لە 0.3 پێک دێنە، هەڵمی ئاو لە 100 بۆ 3 پێک دێن. کۆی هەموو قەبارەی هەوایەکە هەندێک گازی دیکە بە ڕێژەیەکی زۆر کەمن، وەکو نینۆن، کریبیتۆن، هیلیۆم، ئۆزۆن، میسان، کۆمەڵێک جۆری و ڕێژەی تری گازیشان کە لە ناو هەوادان و کاریگەریان هەیە لەسەر پیسبوونی هەوا. لە دوای ئەو دەبینین ئەو کارگەیەکی پیشەسازیە لە ڕێگەی ئەو بە هەڵمبوون و دووکەڵی کە لێوی دەردەچێت، کاریگەری دەکاتە سەر ناوچەکانی نیشتەجێبوونیەکانی، سەر ناوچەیەکە نشێنیەکانی و کاریگەریەکی زۆر خراپ لەسەر تەندروستی مرۆڤ دروست دەکات. دەبینین ئەگەر لە ئێستای کوردستانیشدا سیر بکەین بەهۆی ئەوەی کە کارگەی دامەزراوی زۆر تێدا هەیە، کارگەکانی پیشەسازین
بە کارگەی بلۆک بنیان چی من تۆ بنیان هەر یەکێک لە جۆرەکانی پیشەسازی بنمونە کارگەی بازیانمان هەیە کە ڕێژەیەکی زۆر لەو دەردراوە نامۆیانی هەیە کە فڕی دەداتە ناو هەواوە کاریگەریەکی زۆر زیانی تەندروستی هەیە بۆ مرۆڤەکان بۆی دەبینن زۆرێک لە دانیشتوانی ئەو ناوچانی کە کارگەی پیشەسازی زۆری چڕوپڕی تێدایە کاریگەریەکی ڕاستەوخۆ لەسەر دانیشتوانەکانی هەیە بۆی دەبینین بە شێوەیەکی دیاریکراوە بە ڕێژەیەکی بەرز تووشی نەخۆشی درێژخان دەبن کە بەهۆی ئەو پیسبوونەوەیە لە ناوچێدا ڕوودەدا ئەلێرەشیاندا دەبینین چۆن ئەمە پیسبوونێکی مرۆیە لە دەستی مرۆڤ وای لێ دەکات ئەو پیسبوونە ڕوودا ئەلێردا دەبینین پیسبوونێکی سروشتیە ئەو بورکانەی کە لە ناوچێدا ڕوودەدات وا دەکات ئەو مادە نامۆیان لە ناخی زەوی و فڕی بداتە ناو بەرگە هەواوە فڕی داتە ئەو بەرگەوە ئەو بەرگە هەوایش کە بوونەوەرەکان ژیانی تێدا بەدەست دەخەن و بوونمانەوانی تێدا بەندا ئەوشیان کاریگەریەکی خراپی تێدا دروست دەبێت و کاریگەری تەندروستی هەیە و واش دەکات کە ژینگە پیس ببێت ئەلێرشیاندا دەبینەوەشیان هەرۆ کارێکی سروشتیە گرگرتنی دارستانەکان لەوانە وڵاتەی گرتوەکانی ئەمریکا و کالیفۆرنیا ساڵانە بە ڕێژەیەکی زۆر لە دارستانەکان تووشی لە ناوچوون دەبن زۆر جار بەڵێسەی و ئاگرانە چەند ڕۆژێک بەردەوام دەبێت لە ڕێگەی فڕۆکەی هەواییەوە هەوڵ دەدرێت بۆ کردکردنەوەی ئاگرەکان و کوژانەوەی ئاگرەکانی کەەوە شۆکارێکی سروشتی و شۆکارێکە لەو هۆکارانەی کە ژینگە پیس دەکات پیسبوونی هەواتەیدا ڕوودەدات مادەی نامۆ دەخاتە ناو هەواوە لە دوای پیسبوونی ئامان هەیە پیسبوونی ئاویش ئەو ئاوە پیس دەبێت پاشە ڕووی دەخرێتەنەوە پاشە ڕۆمانتە ڕقانەی کە لە شارەکانەوە دەیکەن ناو ڕووبارەکان یان ئاوی خواردنەوەی تێدا دەبێت زۆر جارە بەست و پنداوانەش دەکرێت مەرجی تەندروستیان تێدانێ بەهۆی ئەوەی کە ڕێژەیەکی زۆری لێ پیس دەبێت و مەرجە سروشتی و مەرجە تەندروستیەکەی پێوە نایڵێت هەروەها پیسبوونەی کە کەشتێنەوتیەکان لە ناو دەریا زەریاکاندا پەیدای دەکەن ئەوی شۆکارێکە بۆ هۆکارەکانی پیسبوونی ئاوی دەریاکان بەنمونە دەبینین ئەلێرەدا ئەوە کەشتیەکە سەرچاوی سوتەمەین دەگوازێتەوە ڕێژەیەکی زۆر لە نەوت و گازی خستۆتە ناو ئەو ناوچە ڕووبەرە ئاویەکەوای کردو ئاوەکە پیس ببێت و مادە نامۆکانی خستۆتە ناوی و مەرجە تەندروستی سروشتیەکەی تێدانێشتووە بەهۆی ئەو پیس بوونەوە دەشێت زۆرێک لە گیانەوە بوونەوەرە دەریاکان و لەوانە ماسی تووشی لە ناوچم بێت و زیانێکی ئابووری تەندروستی بە ناوچەیە دەگەێنێت و هەروەها ئەوەشیان دەبینینەوە پیسبوونی ئاوەکانە لە ڕێگەی پاشەڕۆی خراوەتە ناو تووشی پیسبوونێکی بەڕێژەیەکی بەرز بووە کە مەرجی تەندروستی تێدا نەماوە هەر کاتێکیش بەکار بهێنرێت ئەوە تووشی ژەهرایی بوون دەبێت مرۆڤ تووشی بەکتریایی بوون دەبێت لە ڕێگەی بەکارهێنانی ئەو ئاوە ئەلێرەشیاندا دەبینینەوە گواستنەوەی کەشتێکە کە مادەڕقەکان دەگوازێتەوە لە ناوچەیەکە بۆ ناوچەیەکی تر کە تووشی لێکترازان بوون تووشی وایگەڕان بووە لە ناو ڕووبەرە ئاوێدا ئەمەش مادەیەکی نامۆیە کە دەیخاتە ناو کارکەکان لە دوای پیسبوونی خاکمان هەیە بریتیە لە هەبوونی هەر شتێکی پیسکە لە پیسکەرەکانی ژینگەدا کە تەنیا لەگەڵ کەرەستەیەکی یان با شێوەیەکی تەنیا یان لەگەڵ کەرەستەی زیانبەخشی دیکەدا دەبێتە هۆی زیانگانن بە تەندروستی بوونەوەرە زیندوەکان پیسبوونی خاکشمانەیە خاکی گشت و کاڵی بریتیە لە هەر گۆڕانێک یان هەر خراپبوونی تێکچوونێت کە بەسەر خەسڵەتە سروشتیەکەی کیمیاکەی خاکدادێت چونکە لە وانەکەی ڕابردوش بە هەسمان کرد تێکسچەری خاک جیاوازە ڕێژەی پێکاتەکەی جیاوازە بەڵام بە شێوەیەکی دیاریکراو خاک بۆ خۆی لە 125 لە 125 شێوە مادەک لە 150 تر دەمێنێتەوە دابش دەی بەسەر مادەی ئەندامی و کانزایی و بەرپێزی خاکەکەی کە لە ناوچەیەکدا هەیە بە تایبەت خاکی کشت و کاڵیەکە کە هەر کاتێک پیس بوو یان لە ڕێگەی دەرمان پێکردنی بۆ بوونەوەرە قڕکەرەکان بێت کە زیان بە کشتتوکاڵ دەگەێنێ یان لە ڕێگەی کیمیایی کاری ئەوەی کە پارچە زەویە گیان ڕووبەری خاکێکی زۆر تووشی کیمیایی ببێت لە ڕێگەی فرەدانی بەروبوومە کیمیایەکان یاخود ئەو شتانەی کە لە پزیشکیەکاندا بەسەر دەچن و هەڵی دەدەنە پارچە زەویەکەوەش خاکەکە تووشی پیسبوون دەبێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ ناڕاستەخۆ کار دەکاتە سەر وەکو ئاژەڵەکانی و کار دەکاتە سەر ئەوەی کە بەروبوومەکەی لەو ناوچەیەدا دەچێندرێت بە پێزی کەم بێتەوە و شێوازی تەندروستی تێدا نەمێنێت هەلێرەشیاندا دەبینەوە ناوچەیە کە پیسبوونی خاکی پێوە دیارە زۆر جار ئەو زبڵ و خاشەکەی کە لە خاکەکاندا ڕۆ دەکرێت و یان دەسووتێندرێت ئەوە خاکی کشت و کاڵی تووشی پیسبوون دەبێت یان هەر پارچەیەک لە پارچەکانی زەوی کە دەشێت لە داهاتوودا بۆ خاکی کشت و کاڵی لەبار بێت و یاخود لە وەڕاندنی لە ڕادە بەدەر هۆکارێکە بۆ هۆکارەکانی
ئەوەی کە پیسبوونی خاک تێدا ڕوودات بە تایبەت لە وەرزی ئەوەی کە گژوگاشین دەبێت بەسەر لە وەرگاکانەوە شوانکارەکان لە وەرگای بێسنوور دەکەن ئەوە شۆکارێکە بۆ هۆکارەکانی پیسبوونی خاک بە پێزی خاک تێدا کەم دەبێتەوە. و هەروەها بڕینەوەی دارستانەکانی یەکێکترە لە هۆکارەکانی پیسبوونی خاک لەبەرەوەی ئەو خاکە توانێ و بەرهەمداری تێدا هەیە، ئەو خاکە دارانی تێدایە دەبڕنەوە بە مەبەستی ئامادەکردنی بۆ پارچە زەویەکی کوشتتوکاڵی، بەڵام لە دوای ئەوەی دارەکان دەبڕێنەوە مادەی کیمیایی پێدا دەکرێت بۆ لەناوبردننی ئەو دارانە یاخود مادەی قڕکەری تێدەکرێت یان لە ڕێگەی ئەوەی کە زۆر جار دەسووتێنرێن بۆیە لە زۆر کێڵگەی کوشتتوکاڵی پێی دەوترێت ببڕۆ بسووتێنە. ئەو بەو ناوچێ بەو ناوە ناوی دەردەکات لێرەدا دەبینین کە ئەوە شێوەیەکی ناوچەیەکی دارستانی تێدا دیارە و شێوەیە بەشێکی زۆری لەو دارستانە بەڕدراوەتەوە هۆکارێکە بۆ پیسبوونی کە مادەی خاکەکەی تێدا دەگۆڕێت لە مادەیەکە بۆ مادەیەکی زۆر بەربمێکی تێدا دەکات جۆری بە پێزی خاکە کوشتتوکاڵێکە دەگۆڕێت. ئەلێرشیاندا دەبینینەوە هۆکارێکی لە دوای ئەوەی هۆکارانەی کە مرۆیی بوون باسمانکردن ئەوەیەکە کە لە هۆکارە سروشتەکان بەتایبەت ئەو ناوچانەی کە لەسەر هێڵی بورکانی یاخود بورکانی بەردەوام تێدا ڕوودا ئەلێردا دەبینین ئەو ناوچەیەکی بورکانیە ئەو ناوچە ڕەشەش کە تووشی وشکبوونەوە ساربوونەوە بووە ڕووبەرێکی زۆری ناوچەیەکی دەشتایدا پۆشەکە لە شێوەی ڕووباردا ڕۆیوە وا دەکات کە بەرهەمی ئەو ناوچەیە کەم بێتەوە مادەکانی ناوی بگۆڕێت و کاریگەری خراپی لەسەر کوشتتوکاڵکردن دەبێت و جۆری خاکەکە و بە پێزیەکەش دەگۆڕێت زۆر جار ئەو زەوی کوشتتوکاڵیکردنە بەجێ دەهێشرێت بەهۆی ئەوەی کە تووشی ئەو کانە بورکانی بچووکە ئەو کانە بورکانێنە کاتێک کە کەپ دەبنەوە دووبارە سەرڵ دەدەنەوە ئەو ناوچەی تێدا بەرهەم بێنراوە تووشی لە ناوچوون دەبێت. ئەو کۆتا بابەتی ئەمڕۆ بوو کە باسمان کرد و بە شێوەیەکی گشتی و بابەتانی ئەمڕۆ باسمان کردن خسمان ڕووبەریتی بوون لە پیسبوونی ژینگە و هەروەها جۆرەکانی پیسبوون لەوانە پیسبوونی ئەومان باس کرد هەوامان باس کرد خاکمان باس کرد و هەروەها گرنگترین پێکەنەرەکانی ژینگەشمان باس کرد